زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل و نەبوونی گەراجی مۆدرن کێشەی بۆ شۆفێران و هاتوچۆی سلێمانی دروست کردووە. زۆرینەی گەراجەکان لە شوێنی خانووە کۆنەکانی سلێمانیدا دروست کراون و هیچ ستانداردێکی گەراجی پێشکەوتویان تێدا ڕەچاو نەکراوە. جێگەی ئۆتۆمبیلی زۆر کەمیان تێدا دەبێتەوە. خەڵک یەتە بازار زیاتر و زیاتر بەبوونی و ناوازە خواردن وشتی زیاتر لێ خەڵک حەزی لە خواردنی ناوبازارە زیاتر یەنە ناو بازار نیوەڕوانە و زایدەن ئێوارانیش تقریبا. بەپێی یاسای ژمارە 5 ساڵی 2021 و ڕێنمایی ژمارە 6 ساڵی 2023 ڕێگیری دەکرێت لەوەی هیچ خانوویەکی کۆنی سلێمانی بڕوخێنرێت و بکرێتە گەراجی ئۆتۆمبیل. لە ساڵی 2019 هەتاوەکو ئەم دەقەیەکە ماوەی 4 ساڵەکە بە هیچ شێوەیەک هیچ مڵکێک ڕێگەی پێنەدراوە بڕوخێنرێت بکرێتە گەراج. ئەو گەراجانە هەمووی مۆڵەتی کۆنیان هەبووە، مۆڵەتەکانیشیان بۆ تازە نەکراوەوە، تانەها ئێستا بە کاتی لەوێ گەراجن ڕێگری تەواومان کردووە لەوەی کە هیچ مڵکێک لەو هەژگەڕەکە بەبێ هۆ بڕوخێنرێت، بە تایبەت ئەوانەی کە تەرزی بیناسازی کە لە پووری کوردیان هەیە یا هی کەسایەتی ناوداری ئەم شارن. شارەوانی سلێمانی بە سبەی ڕاگەیاند کە ئەوان دروستکردنی گەراجی مۆدرنیان کردووەتە ماستەرپلانی شارەوە. هەموو بینایەکی بازرگانی کە دروست دەکرێت بەپێی ڕێکارەکانی شارەوانی ئەگەر لە 500 مەتر دووجا ڕووبەرەکەی زیاتر بێت دەبێت گەراجی هەبێت. هاتوچۆی سلێمانی پێشوازی لە بڕیاری شارەوانی دەکات و دەڵێت هەندێک لە گەراجەکان لە شوێنی وا دروستکراون کە ئۆتۆمبیل بە زەحمەت دەگات ئەو شوێنانە. لەم گەراجانە گەراجی ئەمری واقع دروستی کردوون، گەراجی ستاندار نین، گەراجی مۆدێرن نین، بینایەکی کۆنە تێک دراوە، خانوویەکی 150 مەتری 200 مەتریە تێک دراوە کراوە بە گەراج. ئەمە ناچێتە خانەی با بڵین ئەو گەراجەی کە بە شێوەیەکی مۆدێرن دروست کرابێت و هاوڵاتی بتوانێت بە شێوەیەکی زانستی و یاسایی سوودی لێوەربگرێت. لە بەشێکی زۆری ئەم گەراجانە ئەوەندە ئۆتۆمبیلەکان نزیکە بن لە یەکەوە کە هەندێک جار ناتوانانی دەرگای ئۆتۆمبیلەکە بکەیتەوە بۆی شۆفێرەکە ئۆتۆمبیلەکەی لێ بخڕێ. ئەمە مەترسی هەیە، ڕەنگە کارەساتێکی بچوو گاگرێکی بچوو ڕەنگە کارەساتێکی گەورەی لێ بکەوێتەوە. بەپێی نوێترین ئاماری هاتوچۆی سلێمانی 685,000 ئۆتۆمبیل لە شارەکەدا هەن و بەردەوام ڕێژەکە لە زیادبووندایە. خۆشی سەیدا سلێمانی.